بێگومان ئەم شەو لە گەرمە هەواڵدا بڕگەی بەوردی لەلایەن هاوکارمان هونەری حەسانەوە پێشکەش دەکرێت کە باس لە چیرۆکی سەرۆکوەزیرانی وڵاتێک دەکات. دەمانەوێت پێکەوە بزانین ئەو سەرۆکوەزیرانە کێ فەرمووی. بەڵێ تەفگەر ئێستا باسی ئەو سەرۆکوەزیرانە نمونەیەکەین لەسەر راستی چییە؟ ئەگەر دەتەوێت هاوڵاتیانی نیشتیمانەکەت ڕێزت بگرن و خۆشیان بوێی، پێویستە پێش ژیانی خۆت ژیانی هەر تاکێک لە کۆمەڵگاکەت بگەێنیت بەلووتکەی خۆشگوزەرانی. وتەی سەرۆکێک گەشەپێدانی وڵاتەکەی و دەستەبەری یەکسانی لە نێوان تاکەکانی کۆمەڵگاکەی و نەهێشتنی جیاوازیایینەکان ناوبانگی گەیاندا هەر حەوت کشوەرەکەی سەرزەوی. جاستن ترۆدۆ سەرۆکێک توانیوێتی متمانەی گەلەکەی بەدەست بهێنێت. دەزانن چۆن و بۆ؟ چونکە وەک ئەو هەمیشە دەڵێت ئێمە لە دەسەڵاتین بۆ ئەوەی خزمەتی گەلەکەمان بکەین، نەک ئەوەی گەلەکەمان بکەین بە خزمەتکار و تاکێکی بەرسی. گەلەکەی ئەوی قبوڵە وەک سەرۆک، چونکە وەک کورد دەڵێ زۆر خاکیە و خۆی لە خەڵکەکەی گوێ ناکاتەوە. هەر ئەوەندە نییە، بەڵکو دەڵێت لە وڵاتەکەی مندا هاوڵاتی یاسایی دەبێت سوودمەندی پلە یەک بن، سیاسەکانیش خۆشگوزەرانی پلە دوو. جاستن ترۆدۆی سەرۆکوەزیرانی کەنەدایە بەگەلەکەی وت ئەگەر ڕۆژێک ئێوە سیاسیەکی کەنەدیتان لە حکومەتدا بینی لە هاوڵاتیەک خۆشتر ژیە، ئەوە پێویستە لۆمەی من بکەن و بە زوویی متمانەم لێ وەربگرنەوە. لێرەوە دەتان بەمەوە بۆ لای بەسەراتێکی مێژوویی ئەم سەرۆکوەزیرانەی ئێستا. کوڕی 15مین سەرۆکوەزیرانی کەنەدایە. کاتێک باوکی لەگەڵ ڕیچارد نیکسۆن سەرۆکی پێشووتری ئەمریکا دانیشت بوو، نیکسۆن پێی وتبوو پێشبینی دەکات بۆ دوا ڕۆژ ئەو کوڕەی ببێتە سەرۆکوەزیرانی کەنەدا. پێشبینیەکەشی ڕێک وا دەرچوو. ترۆدۆ تاوەکو ئێستا هەمان مێزەکەی باوکی بەکاردەێنێت کە لە ساڵی 1980 سەرۆکوەزیران بووە. ئەم سەرۆکە تەمەنی 50 ساڵە و لە ساڵی 2005 هاوسەرگیری لەگەڵ سۆڤی گریگوار پێشۆشکاری پرۆگرامی ڕادیۆ و تەلەڤیزیۆن کردووە کە پێشتر هەردووکیان هاوڕێی تەمەنی منداڵی بوون و ئێستاش خاوەنی 3 منداڵن. لە ناو دانیشتوانی وڵاتەکەی زیاتر بەوە ناسراوە حەزی بەوەیەوە کەسێکی یاسایی دەربکەوێت. کاتێکیش لە شەقام و شوێنە گشتەکان دەردەکەوێت خەڵکی دەچن لە نزیکەوە وێنەی لەگەڵ دەگرن. هەروەها مامۆستا بووە، لە فیلمدا ڕۆڵی بینیوە، لە یۆگا توانایەکی باشی هەیە، شارەزای سەمای بۆلیۆدا لەسەر قۆڵی تاتۆی کێشاوە. ئەم سەرۆکە لە بۆنەی هەموو ئاینە جیاوازەکاندا دەبینرێت. جارێک لەگەڵ هاوسەرەکەی سەردانی مزگەوتێکی موسڵمانانی وڵاتەکەی کرد. هاوسەر و کچەکەی لە چیکیان پۆشی؟ لە پاڵەوەدا بڕیاری زۆرە ملەی نەپۆشینی پۆشاکی باڵاپۆشی لابرد. ترۆدۆ بۆ یەکەم جار لە مێژووی کەنەدا حکوومەتەکەی بەشەوەیەک پێکێنا بوو کە نیوەی ژن بوو. پشتگیری زۆریشی لە یەکسانی نێوان ژنان و پیاوان دەکات. لەلایەکی دیکەشەوە لەو کاتەوەی لە گۆڕۆپانی سیاسی دەرکەوتووە و بووەتە سەرۆکوەزیران بەهۆی ڕوخسار و کەسایەتیە کاریزمەیەکەیەوە دڵی کچانی وڵاتەکەی و تەنانەت ئەمریکا و ئەوروپای ڕاکێشاوە. ئەم سەرۆکە لە خانوویەکی حکومیدا دەژێت بە پێچەوانەی ڕێوشوێنە باوەکان کە تێیدا سەرۆکوەزیران بە ئۆتۆمبیلی گرانبەها و پاسەوانەوە دەچێتە بارگای حکومەت. بەڵام جاستن ترۆدۆ لە ناو پاسێکدا گەیشتە بارگای حکومەت و کاتێکیش دابەزی کەوتە سڵاوکردن لە جەماوەر و وێنەی سێڵفی لەگەڵدا دەگرتن. سیستەمی موچەی باش کرد و موچەکەی خۆشی ماگانە نزیکەی $2000 و میراتەکەشی لە باوباپیرانیەوە بۆی ماوەتەوە. ئەوە شوای کردووە سامانەکەی زۆر بێت. لە ڕووی دارایی و خوێندنیشەوە گرنگی زۆر بە گەنجان دەدات. کەنەدا لە سەردەمی جاستن ترۆدۆدا
زیاتر گەشەی کرد من دەپرسم و وەڵامەکەی بۆ خۆتان بەجێ دەهێڵم کام سەرۆک و دەسەڵاتداری هەرێمی کوردستان وەها کار دەکات و بیر دەکاتەوە تۆ وەڵام بدەرەوە. بەڕاستی تەبگەر پێویستە هەموو سەرۆک و دەسەڵاتدارێک چاو لە ئەزمونونەکانی ئەم سەرۆک وەزیرانە کە نەدا بکات تۆڵێکی پێکمان لەبەرەوەی کە هەم لە ڕووی ئەوەی کە گرنگی بە گەنجەداد و لەگەڵەوەدا سەرۆک وەزیرانی تابلەی سادەیە ئەمە کاریگەری زۆر دروست دەکات هەم لە نێو کۆمەڵگەدا هەم بۆ سەرکەوتنی ئەو وڵاتەش دەست.